بسم الله الرحمن الرحيم والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين. أما بعد، أتينا خدمة آياتي 104 بقرة. خوي قال فرمي: يا أيها الذين آمنوا لا تقولوا راعنا وقولوا انظرنا واسمعوا وللكافرين عذاب أليم. ما بس ما لم آياتا خوي پروردگار كما بستيتي يمش باسي دكي لا تقولوا راعنا، واتا خوي قولا بإيمان داران عليه ملين راعنا وشي راعنا. وشي راعنا سببي هو كاري دابزيني أم آياته أمش راعنا بدو معنى هاتوا، واتا لزمانی عربیدا بەمانەی سەرپەرشتیار ئەگرێتەوە و چاودێری دەگرێتەوە. لە مانای جوولەکەکاندا لای جوولەکەکان بە مانای قسە ناشرین ئەگرێتەوە، بە مانایشی گاڵتەکردن بە کەسێکی عاقڵ و زانا ژیر. بۆیە لەو کاتەدا خوای گەورە فەرمێ: ئیمانداران مەڵێن ڕاعینا، واتە ئەمە مەڵێن. چونکە لەو کاتەدا دەوترا ئیبن عەباس ئەفەرمێ ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێت، چینە لای ئیبن عەباس ئەڵێ پێم سەیر بوو جوولەکەکان بە هەمان شێوەی عەرەبەکان بڵێن ئەو کاتە زەمان موسڵمانەکان ئەیان وت ڕاعینا، کەواتە بە پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسەلەم. سعدی کوڕی عەبادە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ وتی بیبیسم لە هەر کەسێک بڵێ ئەم وشە بڵێ بەرامبەر بە پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسەلەم لێی قبوڵ ناکەم. ئەم سەحابە فەرمووی، چونکە ئەوان ئەم وشەیان بەکارهێنا وەک زمانی خۆیان کە یەهودیەکانە بۆ ناشرینکردنی پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسەلەم، و بڵێن پێغەمبەری خوا قسەی ناشرینە وە گاڵتەکردن بە پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسەلەم. بەڵام ئیمانداران بڕووە چاکەکە باسییان نەکرد، ئەوان بڕووە خراپەکە. بۆیە یەکێ لەو سەحابە نازدارانە کە سەعیدی کوڕی عەبادەیە فەرمووی هەر کەسێ وا بڵێ ئەو من لێ قبوڵ ناکەم بەرامبەر بە پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسەلەم. ئەمجا یەهودیەکانیش وتیان ئەی خۆ ئێمە هەروا ناڵێن، ئێوە خۆتانش واڵێن، یعنی ئیماندارانش واڵێن. ئیتر هەوە بوو کاتێ ئەمەی فەرموو ئەم ئاەتە نازڵ بوو دابەزی: یا ئەیها الذین ئامەنوا لا تقولوا ڕاعینا، ئێوە مەڵێن لەمە دوا مەڵێن مەدام ئەوان مەبەستیان ناشرینکردنی پێغەمبەری صلی الله عەلەیه وسەلەم، ئێوەش مەبەستان جوانیە لە موشەدا، ئەم موشە قەینا مەڵێن با ناشرینەکەی ئەوانش ببڕێتەوە، نەبێتە کە ئەوەی کە دەستکەوتێک بڵێن ئەوە تا موسڵمانەکانش ئەڵێن. ئەمجا خوای پەروەردگارە فەرمێ: وەلیلکافرین عەذاب ئەلیم، بۆ کافرەکانش ئەوەیە کە سزایەک دانراوە و سەختە بێبڕواکان لە ڕۆژی قیامەتە، ئەوانەی کە بڕوایان بە ئیسلام و ئەوە خوای پەروەردگار نێ بە محەممەدی صلی الله عەلەیه وسەلەم. ئەچینە خزمەتی ئاەتێکی تر لە 106. خوای پەروەردگارە فەرمێ: ما ننسخ من آية أو ننسها نأتي بخير منها أو مثلها ألم تعلم أن الله على كل شيء قدير. هۆی دابەزینێم ئاەتە ئەوەیە چونکە ئاەتێک نەسخ بۆتەوە، باس لە نەسخەکە، نەسخی ئاەتەکان. ئەوش ئەوەیە ڕووی قیبلەی موسڵمانان کە لە بەیت المەقدس بوو، دوایی گۆڕیا بۆ چۆ بۆ مەکە، ئێستا کە هەموومان ڕووی لێکە. واتە قیبلەی سەرەکی ئێمە لە قودس بووە لە پێشە، بەڵام سەبەبی ئاەتی تر هاتووە گۆڕاوە، چونکە پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسەلەم بۆ کارەکەی چییە؟ ئەوش ئەوە بوو ئەمان گاڵتەیان ئەکرد یەهودیەکان، محەممەد صلی الله عەلەیه وسەلەم هەر ڕۆژی ڕووتانەکا لە شوێنێ، هەر ڕۆژی ڕووتانەکا لە شوێنێ، تا دوێنێ ڕووتان لەوێ بوو نوێژتانە کرد، ڕۆژ قیبلەتان لە قودس بوو، ئێستا ڕووتان لە مەککەیە، بەیانی بزان ڕوو لەکوێوەکە. ئیتر ئەم ئاەتە هات کە خوای پەروەردگار ئەم ئاەتە دابەزی، ئەو ئاەتە
کە سڕاوەتەوە لەو چاکتر هاتوتە جێگای و باشتر. واتە خوێندنەوەی هەرماوە، ئێمەی سارەی خوێنینەوە بەڵام حکمەکەی نەماوە. ئاەتمانەیە چونکە نەسخ ئەنواع، چوار نەسخەیە لە قورئانە، بابەتەکە ناچنە سەر بابەتی نەسخ، چونکە چوار ئەحکامە هەیە. ئاەت هەیە حکمەکەی نەماوە، ئاەت هەیە حکمەکەی ماوە بەڵام سێرەکی خوێندنەکەی نەماوە. ئیتر چەند نوعێکی ترشە، چوار دانەیە. بەڵام یەکێ لەوانە ئەمەیە کەوا ئێمە ئەی خوێنینەوە، بەڵام ئێستا خۆڕوو ناکەین لە قودس، بەڵکو ڕووەکەین لە چی؟ لە قیبلە. بۆی خوای پەروەردگارشە فەرمێ ئەمایەتە سڕاوەتەوە یان چاکتر و باشتر لەو ئاەتە و لەو باشتر، کە هەمووی ئاەتەکانی خوا هەمووی چاکتر و باشترە لە یەکتری. بەڵام ئاەتێکتر دابەزیوە ئەلەم تعلم ئەن الله على كل شيء قدير، ئەوش کە چییە؟ خوای پەروەردگار دەسەڵاتدارە بەسەر هەموو شتەکانە و هەموو شتەکان لەژێر دەستی پەروەردگار. واتە دەڵالەتەکە دەڵێن نیشانەکە لەسەرەوەی ئەم ئاەتە ئەوەیە کە ڕووەکە گۆڕاوە، جوولەکەکانیش کە کردیانە خاڵێک لەسەر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم، ئەوە بوو خوای گەورە ڕەدی جوولەکەکانی داوە. خوای گەورە ڕەحمە هەموو لایەکمان بکە، واقعی ڕزقیان بکە و لەشمان ساف بکە. الله على محمد وعلى